من لێرەوە دیست زۆر سوپاسیان دەکەم دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی جێی شانازین هەر هەمویان بەبێ ئەوەی ناوی کەس بێنم بەڵام هەم یەکە ئیداریەی گەرمیان هەم ئەو دەربەندی خان هەم هەڵەبجە هەم سلێمانی ئەمانە هەر هەمویان جێگەی تەقدیر و سوپاسن ئەو کارانەی کە ئەنجامیان داوە لە تەقیمی خۆمان ئێمە گەیشتین بەوەی کە ئێمە بە دوو شێوە کار دەکەین یەکەمیان ئێمە بودجەیەک دەخەینە بەردەستی یەکەی ئیداریەکان لەم سنوورەدا بۆ ئەوەی بەپەلە ئەو کێشانەی کە دێتە پێش حەلیان بکەن دووهەمیانیان ئەوەیە ئێمە ئەوەمان یەکە ئیداریەکانمان ڕاست پاردووە بۆ ئەوەی تەقیمی وەزعەکە بکەن زیان لێکەوتوانی هاوڵاتیان ئەوانەی کە زیانیان بەرکەوتووە تەقیمێکی تەواو بکەن و بە دڵنیاییەوە ئەوەی ئێمە پێمان دەکرێت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەرەبووکردنی ئەو خەڵکە دەیکەین لەگەڵ بەڕێوەبەری بەنداوەکە کاک ڕەحمان ئێمە بە تەفسیل قسەمان کرد ئەوەی ئێمە دەتوانین بڵین ئەمڕۆ ئەوەیە دڵنیای کردینەوە لەوەی کە زەرەر و زیانی پێکەوتووە بەڵام ئەوە نییە یعنی مەترسی دارمانی نییە ینی سەدەکە ئێمە لەگەڵ ئیتحادی ئەوروپی لەگەڵ جیهاتی دەولی لەگەڵ هەر هەموو لایەن خەریکین دوێنێ لەگەڵ کاکقوبات لەگەڵ ئیتحادی ئەوروپی دانیشتنمان کرد و ئەوان وعدی ئەوەیان بە ئێمە داوە کە شارەزا بنێرن خەڵکی شارەزا بنێرن بۆ ئەوەی تەقیم کاتن و یارمەتی بداتن و